لە دوای دەستپێکردنی شەڕی قسێر لە نێوان سوپای ئەسەد و چەکدارانی حزب اللای لوبناان دژ بەهێزە چەکدارەکانی ئۆپۆسیۆنی سووریا لە ساڵی 2013 حەسەن نەسڕوڵڵا ئەمینداری گشتی بە فەرمی ڕایگەیاند. هەرچەندە بڕیارەکەمان درانگ دەرکرد، بەڵام دەمەوێت بە ڕاشکاوی پێتان ڕابگەێنم کە ئێمە بڕیارماندا بەشداری بکەین لە شەڕی سووریا. چەکدارانی حزب اللای لوبناان چوونە ناو مەیدانی شەڕی سووریا دژ بە چەکدارانی ئۆپۆسیۆن. ئەمەش کاردانەوەی لێکەوتەوە کە ئەویش کوشتنی چەندین سەرکردەی باڵایی ئەو حیزبە بوو. محەممەد عەلی حەسەن ئەبولحەسەن بە هێرشێکی ئاسمانی ئیسرائیلی لە ناوچەی قنێطرە کوژرا. محەممەد ئەحمەد عیسا سەرکردەی کۆن و شارەزای حزب الله بە هێرشێکی ئاسمانی ئیسرائیلی لە ناوچەی قنێطرە کوژرا. عەبدەڵڵە جەعفەر ئەلزەبەدانی بەرپرسی هێرشە سەربازیەکانی حیزبەکە لە ڕۆژاوای شاری زەبەدانی هەر لەوێش کوژرا. عەلی خەلیل عەلیان ناسراو بە ئەبوو حوسێن ساجد بەرپرسی ئۆپراسیۆنەکانی حیزبەکەیە لە قەلەموون هەر لەوێش کوژرا. فەوزی ئەیوب داواکراوی هەر لە پێش لەلایەن ئەمریکاوە. حزب الله دەڵێت زیندووە بەڵام ئۆپۆسیۆنی سووریا کوژرانی ڕاگەیاندووە. عیماد موغنیە لە دیمەشقی پایتەخت بە تەقاندنەوەی ئۆتۆمبیلەکەی کوژرا. جیهاد موغنیە کوڕی عیماد موغنیە بە هێرشی ئاسمانی ئیسرائیل لە ناوچەی قنێطرە کوژرا. سەمیر القنتار تا ئێستا دوایین سەرکردە کوژراوەکانی حزب اللهە لە سووریا بە هێرشی ئاسمانی ئیسرائیل لە شارۆچکەی جرمانە لە باشووری دیمەشق کوژرا. ئەگەر پێتان وایە بە کوشتنی ژن و منداڵ و پیاوەکانمان ئێمە لە مەیدانی شەڕ پاشگەز دەبینەوە، من پێتان دەڵێم ئەی بێمێشچینە چاوێک بە مێژووی 30 ساڵی ڕابردووی ئێمەدا بخشێننەوە. نەسڕڵڵاش بە جۆش و خرۆشەوە ڕیزەکانی لایەنگرانی گەرمتر دەکات. لۆ نەسڕەدین ڕوودا.